شەو نیم چەڕوت و ڕووتی ئەکاتەوە بۆ ئەو خەڵکە. وەڵڵی گەنجێوتی ڕێم کەوتە ئوتێ لەو لێ ئوتێلانەیە بە مەجبوری بمێنمەوە. مەجبور بوو، شوێنێ نەبوو لەو شارەیە بمێنمەوە. وتی سەعات 2 شەو بوو لە دەرگا دراوتم ئەبێ خزمەتکاری ئەم فندقە بێ هاتووە بزانە چیان ئەوێ لە من، یا بە هەڵە لە دەرگاکەمەدەن. ئەڵێ کاتێک کردمەوە سێرەکەم ئافرەتە، ئافرەتێکە عەرەب ئەڵێ کە فەلقەتی قەمەڕ، وەکو مانگی چواردەوا بوو. وتی هاتوومە بۆلات هەرچیت پێویستە لە لاشەی من ئامادەم. تی دەرگاکەم پێوە داوتم ئیتەقی الله لەخوا بترسە. الله ئەکبەر. خۆشەویستەکانم لە هەموو سەردەمێکا فەساد زۆرە، بەڵام لە هەموو سەردەمێکا یوسف ئاساکانش هەن. ئەو گەنجانە هەن کەوا بۆ خوا ئەڵێ ئینی ئەخاف الله لەخوا ترسم. ئەو گەنجانە هەن ئامادەنین زینا بکەن، ئامادەنین گوناه بکەن.